لە ڕۆژاوای کوردستان لە دوای کشتوکاڵ نەوت بە دووەم سەرچاوەی داهادا دەنرێت کە پشتی پێدەبەسترێت لە بەڕێوەبردن و ئیدارەدانی ناوچەکە. For a Syrian government that behaves differently. لەسەر پرسی نەوت و کێڵگەنەوتیەکانی ڕۆژاوای کوردستان جەیمس جێفری نێردەی پێشووی تایبەتی ئەمریکا بۆ کاروباری سووریا لە چاوپێکەوتنێکیدا باسی لەوە کردووە لە دوای ڕزگارکردنی ناوچەکە لە دەستی داعش کێڵگەنەوتیەکانی ڕۆژاوا لەژێر کۆنتڕۆڵی هێزەکانی سووریایی دیموکراتدایە. دەشڵێت ڕۆژئاوا ڕۆژانە نزیکەی 100,000 بەرمیل نەوت دەفرۆشێت. بەشێک لەو نەوتە لە ناوخۆی سووریادا بەکاردەهێنرێت، بەشێکیشی دەفرۆشرێت، بەشێکی دیکەی سەوداگەری پێوە دەکرێت. جێفری ئاماژەی بەوە کردووە ئەو نەوتەی لە ڕۆژاوای کوردستان دەفرۆشرێت بەشێک لە ڕێکەوتنەکانی لە ڕێگەی دەڵاڵەوە لەگەڵ حکومەتی سووریادایە، وەک چۆن کاتێک لەژێر کۆنتڕۆڵی داعشدا بوو دەفرۆشرا. سەبارەت بە داهاتی نەوتیش دەڵێت ساڵانە داهاتی فرۆشتنی نەوت چەند سەد ملیۆن دۆلارێک دەبێت کە بەشێکی زۆری دەچێت بۆ هێزەکانی سووریای دیموکرات و جومکەکانی حکومەت و ئیدارەی خۆسەر. لە لایەکی دیکەوە جۆنسن هۆفمان وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاند داهاتی نەوتی باکووری ڕۆژهەڵاتی سووریا بۆ هێزەکانی هەسەدەیە نەک بۆ ئەمریکا. وتیشی ئامانجی هێزەکانی ئەوان لە ناوچەکە ئەوەیە یارمەتی ئەو هێزانە بدەن خۆیان بنیاد بنێنەوە لەو سنوورە. بەڵام ئەوەی بەدی دەکرێت تا ئێستا ئیداری خۆسەری و فەرماندەکانی هێزەکانی هەسەدا ڕوونکردنەوەیان لەسەر چەندێتی و چۆنەتی فرۆشتنی نەوت و داهاتەکەی و ئەو مامەڵانی دەیکات نەخستوەتە ڕوو. ساڵی ڕابردوو سووریا 59مین وڵات بوو لە ڕووی بەرهەمێنانی نەوتەوە کە بەشێکی زۆری کێڵگەنەوتەکانی دەکەوێتە سنووری ڕۆژئاوایی کوردستانەوە.